پلانە نهێنیەکەی واشنتۆن بۆ بەغدا کاتژمێر 0 بۆ زەیدی دیاری کرا. ئایا عەلی زەیدی دەبێتە ئەو پیاوەی میلیشیاکان بێدەنگ بکات یان ئەویش وەک پێشینەکانی دەبێتە قوربانی سیستەمە تایفیەکە؟ ئێستا بەغدا بووەتە مەیدانی یەکلاکردنەوەی گەورەترین ململانەی نێوان واشنتۆن و تاران. دامەزراوەی ئەتلانتیک کاونسڵ هۆشداری دەدات ئێران گۆڕانکاری گەورەی بەسەردا هاتووە. ئێستا جەنەڕاڵەکان بڕیار دەدەن ئەمەش داماڵینی چەکی میلیشیاکانی سەخت کردووە. پەیامی تاران بۆ گروپە چەکدارەکان ڕوونە مانەوەی ئێمە واتە مانەوەی ئێوە. ئەمەش وای کردووە میلیشیاکان لە جاران یاخیتر بن و ژمارەشیان 2 ئەوەندە بێت. لەم ناوەندە ئاڵۆزەدا عەلی زەیدی سەرۆکوەزیران لە بەردەم تاقیکردنەوەیەکی بێوێنەدایە. واشنتۆن بەڕوونی مەرجی بۆ داناوە تا ئەیلولی داهاتوو پێش کشانەوەی هێزەکانمان دەبێت چەکی هەموو گروپەکان کۆ بکەیتەوە. زەیدی لە نێوان 2 بژاردەی یەکجار سەختدایە یان دەبێت بچێتە ناو شەڕێکی خوێناوی شیعە بۆ ئەوەی چەکی میلیشیاکان دابماڵێت و دەوڵەت ڕزگار بکات کە ئەمە کارێکی تاقەت پڕووکێنە. یانیش ئەگەر نەتوانێت ئەو بەڵێنە جێبەجێ بکات دەبێت کورسیەکەی جێبهێڵێت و دەست لە کار بکێشێتەوە، چونکە بەبێ پشتیوانی ئەمریکا تەنها چەند ڕۆژێک لە دەسەڵات دەمێنێتەوە. کێشە گەورەکە ئەوەیە عێراق ئێستا نەک دەوڵەتی دامەزراوەیە و نەک حکومی تاکە کەسی بەڵکو دەوڵەتێکی تایفیە کە تێیدا میلیشیاکان ڕێگە نادەن کەس چەکەکانیان لێ بسێنێتەوە. گرێوی کۆتایی لێرەدایە ئایا زەیدی دەتوانێت دەوڵەت لە چنگی گروپە چەکدارەکان دەربێنێت یان ئەویش وەک ئەوانەی پێشخۆی دەبێتە تەنها جێبەجێکارێکی بێدەسەڵات تۆ پێت وایە زەیدی ڕوبەڕووبوونەوە هەڵبژێرێت یان ماڵ ئاوایی لە کورسیەکەی؟